خۆشەویستان قورئانی پیرۆز ئاوەزانی و ئارامیە بۆ دڵەکان و ئەو ماڵی کە قورئانی تێدا بخوێنرێ ماڵەکە پڕبەرەکەتەوە بچێتە هەر شوێنێکەوە هەر شوێنێک کە قورئانی لێ بدرێ هەمیشە بەرەکەتی بەسەردا دەڕژێەوە ئێستاش هێندە ئاسانکاری زۆر بۆ بۆی کێمە قورئانی پیرۆز بخوێنینەوە کە بەڕاستی لە ژمار نایە ڕەنگە کەسێک ئەگەر گرنگی پێ نەدا ئەوە لە تەمەڵی و گوێ پێنەدانی خۆیەوە بێت و لە هەمووشی گرنگتر ئێمە کاتێک قورئانی پیرۆز دەخوێنین گرنگە کە لە واتە و ڕاوی ئاەتەکانی قورئانی پیرۆز ڕابمێنین و بزانین ئەو واتە جوانانی کە قورئانی پیرۆز ئێوە بیگەنە بە ئێمە ئەو پەیامە گرنگانی کە تایەتی ئێمە لی تێبگەین و خۆشبەختانە چەندین تەفسیری کوردی ئێستا زیاد بووە کە کەسانێکی زۆر دەتوانن بە زمانی کوردی شیرین لە قورئانی پیرۆز تێبگان و بخوێننەوە چەندین هەنگاوی ژنراوە کە گەنجانی ئێمە زۆر بەتوانان و دەتوانن وەکو هەموو گەنجانی وڵاتانی تر لەو بەشانی کە خوان هەیە لەلایەکەوە خزمەت بکەن لە هەنگاوێکی نوێدا یەکێک لە خوێندکارە کوردەکان دوو جۆر ئەپلیکیشنی زیاد کردووە بۆ ئەوەی کە خوێنەران و ئەو کەسانی کە ئەیانەوێت زیاتر لە قورئانی پیرۆز تێبگەن کە تایبەتە بە تەفسیری قورئان لەگەڵیشیدا ئێمەمانەیە باز لەوە بکەین چۆن بوو ئەم هەنگاوینەوە ئەمپلیکیشنانە چی لە خۆ دەگرێت و ئێمە چۆن دەتوانین بەکاریان بێنین و ئایا لەسەر چی سیستەمێک دەتوانین سوودی لێ ببینین ئەمە چەندین بابەتی تر لەگەڵ میوانەکەمان باس دەکەین کە ئێستا لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمانایە ئەویش بەڕێز ئەلەندکاو عەلیە قوتابی بەشی ئایتی کاگەلەند بەخێر بێ زۆر بەخێر کاگەلەند سپاس بۆ ئامادەبوونت بیرۆکەی دانانی ئەپلیکیشنەکە لە چێوە هات ئایا لە بەرەوەی کە خۆت لە بەشی ئایتیت ئەم بیرۆکەت بۆ هات بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر بێ سڵاو لە جەنابتان و لە هاوکاران و لە بینەرانیش سپاسی کەناڵی پەیامەکەم بۆ ڕەخساندنیم دەرفەتە تاوان 2015 بوو لەو دەورەیە من ئەو کاتە بوو کە داخلی زیاتر بابەتی دینی بووم تەمەنم 14-15 ساڵ بوو هەوڵم ئەدا لە قورئان تێبگەم یعنی زۆر حەز و خولیایەکم بۆی هەبوو سەرەتا بە زمانی ئینگلیزی ئەم خوێندەوە ئەمی زام چۆنە و چێچکە و کاتە ئینگلیزیەکەم زیاتر زاڵ بوو وەک لە عەرەبی یان زمانی دووەم بەدەر لە زمانی کوردی بینیم زمانی ئینگلیزیەکە زۆر خۆشتر ئەتوانم لی تێبگەم وەک تەنانەت لە کوردیەکانیش بۆ خۆم وابوو دوایی چوومە وردە سەر کوردیەکان ینی بەراوردم کرد لە بینیانە بۆ منە تەفسیری ئاسان هەبوو یان مەجموعەیەک تەفسیری تر هەبوو ئەو تەفسیرەی کە شائعە ینی بەربڵاوە لە ئەپلیکیشنەکانە بەگشتی تەفسیری ئاسان بوو جا ئەو کاتە بینیم کە لێنێک هەیە لە ئەپلیکیشنەکانە ئەویش نەبوونی تەفسیری تر بوو لە ئەپلیکیشنەکانە تەفسیری کوردی تر خۆشبەختانە لەم دواییانەیە هەم بۆ ئەندرویدیش و هەم بۆ iOSیش بەسەر بە خۆیانە بێت یان چ لە ناو ئەپلیکیشنێک هەبێت کۆمەڵێک تەفسیری تیاابێ بەردەستکران ئەو تەفسیرانە بۆیە لەو کاتەوە من هەوڵمدا ئەپلیکیشنێک دروستکەم کە خۆم بە تەواتی تحکوم هەیە بەسەریا ینی بۆ منە گۆڕانکاریەک مێت یای بکەم شتێک یان بۆ منە نوێگەریەکی تیا بکەم چکە ئێستا هەنی ئەپلیکیشنیش هەیە بەڕاستی ینی پێڵێ ئاوت دیتت یعنی کۆن بووە دڤلۆپەرەکە ناچێت بەلایە گەشە پێدەرەکە بەی شوێ ناچێت بەلایە مەجموعەیەشتی هەیە خەلەلی تیا بۆ کۆن بووە بۆیە منەوە کاتە 2015 و 16 دروستم کرد و 2017 بڵاوم کردەوە بە ناوی قورئانی پیرۆز پەرتووکی خودا بۆ ئایفۆن بەس ئەو کاتە ئاستێکی زۆر سەرەتایی هەبوو بیرمە ینی تەنانەت ئەکرێ بڵێم کۆمەڵێک سوورەتیش بەردەست بوو پێشەوەی بچیتە بەشی ئایتیش بەڵێ ئەو کاتە هەر لەو کاتەوە باگراوندێکم هەبوو لە ئایتیا حەزم لێ بوو دوای بۆیە چوومە بەشەکە ئیتر ئەوە بوو تەنها تەفسیری ئاسان و هەڵە نەبووم تەفسیری ڕامانی تیابوو زۆر بیرم نایە هەرو دوانی تیابوو داتابیسەکە بەڵام ێستا الحەمدوللا ئەپلیکیشنەکە پێکاتۆ لە 13 تەفسیری کوردی یعنی لە هەمان کاتە تۆ ئاەتێکەکە بچیتە سەری 13 تەفسیری تایە طبعا مقابلەکەشی لە ئەندرویدا بریتە لە تەفسیری نور کە ئایکۆنێکی سەوزی هەیە لەلایەن کاکە هەژانەوە دروستکراوە هەرچەندە من خۆم پلانم وایە لە داهاتوە ئینشاءڵڵا مقابلەکەی بە تەواوی لە ئەندرویدیشا بەردەست بێت چکە ئەمە تەنها بەداخەوە تەنها بۆ ئایفۆنە لێسە ئەمەی کە باسیەکەم تایبەتمەندێتی ئەم بەرنامەیە ئەوەی کە جیایە کاتەوە لە ئەپلیکیشنەکانی تر چییە کە من خۆم زۆر بەڕاستی دڵم پێی خۆشە دووشتە دانیکیان ئەوەیە کە تۆ بۆم نەبچیتە سەر ئاەتێک لەم ئاەتەیە تۆ وشەیەک تێناگەی لی نازانی شارەزاینیت حەزەکەی بزانی ماناکەی چییە بە کورتی و بە وردیش نەکرد تەنها بڵێ بۆ نمونە نەوم یعنی خەو هەرەوەنە نە
کە ئاەتەکەکەیتەوە بەشێکی تیا لە دەسە چەپی سەرەوە ئایکۆنێکی ئەیتیایەوە تا ئایکۆنێکە ڕپرزنتی فەرهەنگەکات کە پەنجەی پیانی ئەو وشانە ئەهێنێت کە لە ئاەتەکەی هەن کاتێ پەنجانی بە وشەیەەکە کامل پێناسەیەکی ورد و درێژتی کاتە هەمووی پیشان ئەیانەکەوەی کە بەدەست خۆت پێکامیان هەڵ بەڵێ بەدڵی خۆتە هەر وشەیەک کە لە ئاەتەکەی هەبێ پەنجەیەکی پیا بنێ هەمووی هێنێ بە پێناسی ورد هاوکاران من هەندێک لە بابەتی ئەپلیکیشنەکە پەخشەکەن ڕاستەوە لە تەلەڤیزیۆنەکەەوە لە نێخەن بەڵێ بەس ئەپلیکیشنێکی دیکەشت هەیە کە ئەویان بزان بۆ ئەندروید و iOS ئەمەیان تقریبا لەم تازەیانە دروستم کرد کە پێگاتۆ لە تەفسیرەکەی جەناوی مامۆستا عەلی باپیر ئەویش تەنها بە دەنگ هەم ئەتوانی بەبێ ئینتەرنێت گوێی لێبگری ئەویش بێ داونلۆدیکەی دەنگەکە و هەم ئەتوانی بە ئینتەرنێت شۆگوێی لێبگری بەبێەوەی داونلۆدیکەی واتە جێ ببات لە مۆبایلەکەت بیرۆکەی ئەمان چۆن بوو چۆن حەزت کرد کە ئەمان تایبەتکەی بە ئەپلیکیشنێکی تر ئەو پرسیارم بەدڵە چکە تقریبا 4 ساڵ لەمەوە پێش بوو ینی چۆنڵی ئەچوم بە دوای تەفسیرە کوردیەکانە زۆر یەکێک لەو تەفسیرە کوردیانش کە بەرچاوم کەوت تەفسیرەکەی جەناوی مامۆستا بوو بەڕاستی زۆرم حەز لێ بوو سەرەتا ڕاستی پێڵێم زۆری نەبووم لەگەڵ یا ئاشنای نەبووم حەز و خولیاکم بووینەوە بەڵام دوایی کە بەردەوام بووم لەسەری زۆر حەزم لێ بوو چکە ئەڵێ دڵمی تێراو کرد ئیتر چی بوو ئەو کاتە وتم هەنێک کەس ڕاستیەکەی حەزیان لە خوێندنەوە نییە لەبەر بێمەجالی یان بۆ شتێک بێ هەر هۆکارێ بێ حەزیان لە دەنگەکەی زیاتر بۆ هەر بەرنامە و بوارێک بێ منیش بەدوای ئەو شتەیە چوم وتم شتی وا هەیە بینێرم بۆ منە بۆ نزیکەکان و چواردە ورومانە چوم بینیم چەناڵێکی تەلەگرام دانرا بوو کە تەواوی دەنگەکانی مامۆستا عەلی باپیر لەویا هەبوون لە سەبارەت بە تەفسیرەکە ئیتر منیش وتم بۆ ئەوەی کە شتەکان هەمووی ئۆرگەنایز بن ینی ڕێکخراو بن پێویستە ئەپلیکیشنێکی وە دروست کرێ حتمەن ئیتر بیرۆکەکە لەوە هات هەم بۆ ئەندرویدیش و هەم بۆ iOSیش دروستمان کرد زۆر باشە تا چەندێک خوێندنەکە یا خۆت بەشی IT هاوکار بۆ لەوەی کە گەشە بەم ئەپلیکیشنانە بدەیت کە خۆت دروستە کردو ڕاستەکەی بەشی IT لە کەرتی خوێندنی باڵایە تەنها ئاشناکردنە چکە بەڕاستی بوارەکە زۆر فراوانە یعنی من خۆم جار هەیە سەرەتا کە چوومە مەحەدیشم خوێندووە ئەنجا چوومەتەوە جامیعە ئەو کاتە لە دڵی خۆمەوە ڕەخنەم هەبوو لە مامۆستاکان مەموود باشە بۆ منە بۆ فڵان شتمان فێر ناکەن تا دوایی بۆم دەرکەوت بوارەکە ئەوەنە فراوانە مامۆستاکان خۆیان هەرەوە ناتوانن هەر ئەتوانن ئاشنا بکەن خۆت ئەبێ بچی بە دوای بابەتەکان تەنها وەکو ڕێبەرێکە بالضبط ڕێک باشە کاتێک ئەم ئەپلیکیشنت دانا ئەنی بەڕاستی کۆمەڵێک هەنگاوی قورسێوێ چەندین ساڵی ئەوێ کە تۆ ئەم بەرەبەرە گەشەی پێ بدەی کی هاوکارت بوو لەم کارە دوور درێژەتە بە پلەی یەکەم دایکم چکە دایکم خەڵکی هەورامانە ینی هەورامیە زانێ و بە مناڵیش لە حلە لە دایک بووە بە کوتێکی عەرەبیش ئەزانێ جا ئێستاش مامۆستا ئینگلیزیە ئاینکە لە زمانەکانەوە هەر زۆر باش بەڵێ لە ڕووی زمانەوانیە زۆر هاوکارم بۆ دایکم ئەجا من تقریبا 9 ساڵم پێشوە بەهار هەموویەوە ئەو تاو کاتە یانی لە 2015 تا ئێستا و لەوەش گرنگتر ئەوەیە کە تەفسیری ئاماژەیتیایە زمانی ئاماژەیتیایە بۆ ئەوانی کە نابیستن ینی هەمووی تەنها ئەمە لە کامیانە ئەمە هەر لە قورئانی پیرۆزەکەی کە باسێکم تەفسیرێکی تریتیایە بە ناوی وەرگێڕانی هێڤی ئەم وەرگێڕانی هێڤیە تەمانەوە ناوی دایکمە و من خۆم تەرجمەی قورئانم کردووە یعنی لە پاڵ دروستکردنی ئەپلیکیشنەکە قورئانیشم تەرجمە کردووە جا کۆمەڵێک کەسیش هەبوو نەیانوت باشە تۆ بۆم نە شەریعە و نەخوێندووە یان بۆم نە فڵان مامۆستا و نەبووەمانە و من چاودێرم هەبووە هەموو کاتێ یعنی هەم لە مامۆستاکانم هەم لە برادر واتە کەسێک پێداچوونەوەی بەسەر تەرجمەکەی بەڵێ بە بەردەوامیش پێداچوونەوە کرێ ینی بۆم نێساگەر یەکە هەڵەیەکی لێ ببینێ ڕاستە و خۆ لایەن خۆم توانم ئەپدەیتی بکەمەوە داتابیسەکە بۆ هەموو بەکارهێنەرانە ڕوات لە ماوەی لە نوێگەریە بەڵێ بە بەردەوامی ئەکرێ بڵێم هەتا مردنی من ئەو شتە هەر بەردەوامە باش ئەو کەسانی کە ئەو هاوکاریان کردووی لەو لایەنی کە بە ڕاوەکردنەکەیە بچنەوە ئەم کەسانە ئەو کەسان کە تەفسیرەکەیان نووسیویان کەسانێکن کە لە بواری شەرعیە شارەزان کەسانێکن لە بواری شەرعیە شارەزان من خۆم هەمووی نووسیوەتەوە باشە ئێمە زانین زمانی کوردی دوو جۆرە ینی هەم سۆراریمان هەیە کرمانجیمان هەیە تۆزێکەمە لە کرمانجیا بەداخەوە هەندێک بابەتمان هەیە بەردەست نییە تۆ کارت لەسەر ئەمە کردووە زمانی کوردی 4 زاری سەرەکیە کرمانجی باکوور و کرمانجی ناوەندی و کرمانجی باشووری و کرمانجی خۆی کرمانجی ئەکرێ بڵین بە مانای کوردیژێ لە هەنێ شوێنەوەی پێڵن بۆ لەم کرمانجی و کرمانجی ماچۆییشمان هەیە ینی هەورامی ڕاستەکەی من زۆر یەکێک لە خەونەکانم کە ئەو قورئانە
بکەمە بەرنامەیەکی کوردستانی یعنی لە هەموو کوردستانی گەورەیە خەڵک بتوانێت استفادی لێ بکە چ لاتینیەکە بێت چ زمانی زاراوی هەورامی بێ باوڵین بەس ئەوە بەڕاستی داتا و خەڵکێکی زۆریەوێت ئێستا بسوورانیە بەڵێ بەڵێ تەنها سۆرانی لەگەڵ سێ تەفسیری بادینیشی تایە ئەوم لە بیرچوو بێڵم زۆر باشە کاک ئەلەند کۆزین لەوانەیە ژمارەیەکی زۆر لە خەڵکی بەکارهێنەری ئەپلیکیشنەکان بن بەڵام خوێنەوارێکی وایان نەبێت و نتوانن کە قورآانی پیرۆز بە باشی بخوێننەوە یان لی تێبگەن ئایا هەوڵت داوە لە ئەپلیکیشنی ئەوی قورآانی پیرۆزەکە تەفسیرەکە بتوانانی بە شێوازی دەنگی بەردەستی بکەیت تێگەم ئەو پرسیارە زۆر لێم کراوە و هەمووەکو ڕەخنە هەمووەکو پێشنیازیش پێم وتراوە منیش ڕاستەکەی وەڵامەکەم ئەوە بووە کە نە لە ئێستاە و نە لە داهات و شەبڕۆ ناکەم بەردەستی بخەم لەبەر هۆکارێک ئەمەش ڕێیەکی خۆمان کرێ هەڵە بێت زۆر کەس بە گشتی ئەوەندەی ورد بوو بێتمەوە لە خەڵک بۆ نمونە لە کۆمنتەکانە کە بینیومە چ لە ئینستاگرام بێت لە فەیسبوک بێ دیقەتم داوە خەڵک زیاتر لەبەر دەنگ خۆشیەکەی گوێ لە قورئانەگرێ نەک لەبەر مانای وشەکان نەک لەبەرەوەی کە بمنە لە ئاەتەکە تێبگە ئێستا بمنە دوو ئاەت ئاهێنمەوە وەکو نمونە کە لە سوشیال میدیا زۆر بەناوبانگ بوون ئەو ئاەتی کە فەرمێ هەیهاتە لیما توعدون یان بۆ منەوە ئاەتی کە فەرمێ ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا يعني دیقەتم دا ئەم دوو ئاەتە کێشەن یانی ئەگەر هاندەر بێ ئەکرێ بڵین ئەدڤانتەج و دیزەدڤانتەجی خۆی هەیە هەم خاڵی لاواز و هەم خاڵی باشی خۆشی هەیە خاڵە لاوازەکەی بەلای منەوە زیاتر زاڵتر بووە یعنی خەڵک زیاتر لەبەر دەنگ خۆشیەکەی گوێ لە قورئانەگرێ وەک لەوەی لەبەر ماناکە بێ ئەم ئەپلیکیشنە زیاتر چاوی لەسەر مانایە یعنی بۆ منە زۆر زیاتر واو لێ بکا کە تۆ وابەستەی قورئان بی لە ڕووی زمانی خۆتەوە یعنی بەتەواتی لی تێبگی و لە ئەخیرەکەش واو لێ بکە ئەسڵەن پێویستە بە کوردیەکەش نامێنێت بەس بەمەرجێ لەگەڵ یاوڕێ مەبەستم ئەو بە تەفسیرەکەەوە دەنگەکەی بۆ زیاد بکەی نەک هەر تەنها قورئانەکە بێت وەڵاهی ئەویان تۆزێکارێکی قورسەچکە بێ یەکێ بێ بیخوێنێتەوە و داخلی بکەین و بەس لە پلانما هەیە بۆ ئەویان انشاءالله وەکارچێ بەس لە iOS ئەمە بەردەستە لەبەرەوەی خۆت بەکارهێنەری ئەم جۆرە سیستەمەیان ئەوە تا ئەمە ئاسانتر بوو بۆتەوە هەردووکی هۆکارە یەکەمیان خۆم زۆر ئاشناتر بووم بە ئایفۆن ئایپاد ماکیش هەر بەرەمەکانی ئەپڵن هەر لە سەرەتاوە لەوەتی دەسم داوە لە تەکنۆلۆژیا هۆکاری دووەم ئەوەیە کە زۆر ئەمەیان بەڕاستی ناخۆشە ئەویش ئەوەیە کە ئێمەی گەشە پێدەری بەرنامە بمانوێت ئەپلیکیشنێک دروستکەین پێویستە بە دوو سیستم و بە دوو کۆد و جیهانی جیاواز بەرکەوتەمان هەبێ لەگەڵ بابەتەکە بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک خزمەتگوزاری هاتوون کە توانین لە یەک سیستم و لە یەک ژینگە بتوانین دوو ئەپلیکیشن دروستکەین لامان کاتە ئێستاوەی ئەوەی کە من بەتەمان بۆ ئەندرویدەکەی دروستکەم ئەوەیانە یعنی زۆر بە ئاسانترە توانم ریپلیسی بکەم لەگەڵ iOS-ەکەی ئێستاشە زۆر باش کاکە ئەلەند وتت ماوەی 9 ساڵە پێشەوە بۆ دانانی ئەم دوو ئەپلیکیشنە بێگومان کۆمەڵی کێشەت هاتۆتە بەردەم ئەو کێشانە چی بوون کە لە دانانی ئەپلیکیشنەکە هاتە بەردەمە چ لە ڕووی ئایتیەوە بێت یان لە ڕوویەکی دیکەوە بێت وەڵاهی کێشە زۆر بووە بەڕاستی هیلاکەرە ینی ماندووکەرە زیاد لە حەد ئەکرێ بڵێم چاردەورەکەشم شاید بوون من خۆم هەم ئەپلیکیشنەکەم دروست کردووە و هەم خەریکی تەرجمەیەکی تری قورئان بووم کە 6236 ئاەت تۆرەم هەمووە دانیشە بەڕاستی هیلاکتەکە کێشەی ئایتیش وەڵا ئەلحەمدولیلا شتێکی وا نەبووە بەڵام لەم ئەخیرەیە کێشەیەک ڕوویە ئاویژەوە بوو لە ئەکاونتەکە کێشەیەک ڕوویە بەڵام ئەلحەمدولیلا چاکمان کرد زۆر باشە لە ڕووی تێچووە هیچ تێچوویەکی هەبوو ئەم دوو ئەپلیکیشنەکە تێچووی هەیە بەس ئەوەی iOS-ەکە باسەکەم چکەوەی ئەندرویدەکە فریە لە چەناڵی تەفسیری قورئانی بەرز و بەپێز بەردەستە فایلەکە هەموو کەس دەتوانێت داونلۆدیکە بۆ ئەندروید بەڵام بۆ iOS-ەکە سیستەمی iOS پێویستە ساڵانە $100 بم لەو کاتەوە $100 لە 2007 بەرنامەکەی توش بەبێ بەرامبەر بەردەستە بەڵێ بەبێ بەرامبەرە یەک تایبەتمەندێتی تری و بەرنامەیە حەزەکەم باسکەم ئەوەیە کە تازەیە ئەمە وازام هێشتا بەردەست نییە بەس نردومە بۆ ئەپڵ کە لەم یەک دوو ڕۆژەیە بەردەستی بکەن بۆ بەکارێنەر کە لە هیچ بەرنمەیەکی تری ئینگلیزی و عەرەبیشان نییە هی قورئان ئەویش ئەوەیە کە تۆ بۆ منە کەسێکی شارەزاییی کەمە هەیە لە قورئانە یا بۆ منە هەر هیچ شارەزانیت سورەتی فاتحە سورەتێکی کورت و پوختە 7 ئاەتە کە یەکی تۆ یەکسەر لێو دیارەکە باسی چیەکە بەگشتی بەڵام سورەتی بەقەرە بەدوایە سورەتێکی زۆر دوور درێژە تۆ ڕەنگە بتێت کۆمەڵێک ئاەت خوێنیتەوە نەک هەموو ئاەتەکان بۆیە من چیم کردووە دوگمێکم داناوە لەسەر سورەتی فاتحە تەواوی ئەو بابەتانە بوێنێت کە لە سورەتی فاتحەیان بە پوختی کاتێ پەنجانی بە بابەتەکەیە ڕاستەوخۆت باتە سەر ئاەتەکە بۆ منە ئاەتی کورسی نازانی ئاەتی چەنە
ئاەتی کورسی لە لیستەکەیەتی لە خواری خوارن نووسرا ئاەتی کورسی بەرامبەرەکەی 255 ئاەتی 255 کاتێ پەنجەی پیانی ڕاستەوخۆ باتە سەر ئاەتی کورسی کاتەمە شتێکی زۆر باش و ئاسانکەرش باڵاتە. باشە ئێوە خۆتان خوێندکارن و لەگەڵیشیا باست لەوە کرد کێشوێکی هەر هەیە بۆ تۆ کە ئەبێ ساڵانە خۆت ئەمە بێسەرڕاوی کە تۆ بەبێ بەرامبەر بەردەسەفتوە ئەمە ئەرکێک و بارگرانێکی زۆری نەخستۆتە سەر تۆیان کێ دەکرێت هاوکاری تۆ بێ بۆی کە بەردەوام بی و زیاتر گەشە بدەی بۆ ئەپلیکیشنانە لەسەر سیستەمە جیاوازەکان و هەندێک زیادکردنی بۆ بکەیت. تێگەم ڕاستەکەی لێرەوە سواسی خوشکی دایکمەکەم باڵین پورم ئەو لەو کاتەوە لە سای 2007 هەتاکو ئێستا ئەووە کە ئەو پارەی بۆ داوم ساڵانە $100 بۆ هەموو ساڵێک. برادەر و خەڵکی تریش هەبوون الحەمدولە ینی پیان و تۆم پێشنیازیان کردوتیانە بە ئێمەش بەشداربین لەو کارە و بەڵام هەر وتمە خۆشبەختانە لەبەرەوەی کە هاوکاری کراوی توانیوتە ڕەنگە بارگرانیەک ببێ بەڵام سپاس بخۆ ئەوە نەماوە هاوکاری ئەوان زۆر باشە. پێت وایە ئێستا خەڵک هەموو بەکارهێنەر بتوان بەکاری بێنن لە هەموو شوێنە جیاوازەکانیان ئێمە چۆن داوانلۆدی بکەین ئەمە پرسیارە لای دڵنیام زۆربەی بینەر و بیسەران لێرە. ئەم ئەپلیکیشنە ئەوەندەی من تازەکی سێرم کردێ الحەمدولە 220,000 داونلۆدەری هەیە هەتاکو ئێستا ئەوەی جەنابی مامۆستا باپیر وابزانم 2,000 یان 3,000 داونلۆدەری هەیە لە چاو خۆیان باشە چکە ئەوەنە نابێ بڵاومان کردێتەوە وەکو داونلۆدکردنیش بۆ آیفۆن لە هەموو شوێنێک بەردەستە ینی بۆ هەموو کەسێکیش بەردەستە مەگەڵی وێژنە زۆر کۆنەکان وەکو iOS 14 13 بڕۆ ناکەمەوە نەش بەکارهێنەری مابێت بۆ ئەندرویدیش بەردەستە بە تەواوی کێشەی باشە کاک ئەلەند هەوڵت نەداوە کە بۆ نمونە تەفسیرەکە ئەوەی قورئانی پیرۆزەکە ئەپلیکیشنەکە بە فراوانتر بکەیت بۆ نمونە تەجویدیشی بۆ زیاد بکەیت بۆ ئەوەی کە کەسێک ویستی لە پەنا تەفسیرەکە تەجویدی قورئانیش فێر بێت ئەوەیش بتوانێت وەڵاهی ئەوەیان تۆزێکارێکی قورسە بیرم لێکردێتەوە مەسەلەی ڕەنگکردنی کۆمەڵێک پیت و شەوشتانە تۆزێ ئەرکێکی قورسی هەیە بەڵام لە پلانما هەیە ئینشاءالله زۆر زیاتر فۆکەسم ناڵم لەسەر ئەوەیە کە خوێنەر لە ئێستا بۆ منە ئێمە بەداخۆ یانی زۆر ڕۆژانە بۆ منە لەوانەیە سورەتی ئیخلاص بخوێنین لەسەر نوێژ بەڵام نەزانین سەمەد یعنی چی هەر بەڕاستی ینی بەوردی نەزانین بەمانای چیت یا بۆ نمونە خەڵک هەیە نازانێت سیراتی مستەقیم جیازی چی ئەگە بیفەرمایە سەبیلی مستەقیم بۆ نمونە ئەو هەم وردەکاریت هەیە لە ئەپلیکیشنەکە ئەگە ناڵم پەنجە بنی بە هەرێک لە وشەکانە باش ئەگەر فەرموانیەکە ئەو ئەپلیکیشنی کە باست کرد هی تەفسیرەکەی مامۆستایە هۆکار چییە کە تەنها دەنگیە ناتەوێت لە داهاتوودا بە نووسراویش ئەمە بەردەست بخی بۆ بەکارهێنەران و ئەو کەسانی کە داونلۆدیەکەن لە پلانمانە هەیە ئینشاءالله ڕاستەکەی ئاسانکارە بۆ هەردوو بەڵێ ماشەڵڵا تەفسیرێکی زۆر فرانە 25,000 لاپەڕەیە وسی بازام مجلدەکە ئەگەر خۆت پێویستی بەڕاستی کاتێکی زۆر هەیە بەڵام وەکو پلان لە پلانما هەیە ئینشاءالله هەر خۆم بەرپرسم لەو بابەتە بەس لەبەر جامیعەمانە مەجال نەبووە. باشە ئەگەر کەسێک بوێت ئەپلیکیشنێک دابنێت لەکوێ دەست پێ بکات و چه زانیاریەکی هەبێت لە لای بۆەوەی ئەپلیکیشنێکی تەواو پوخت دابنێت بۆی کە دروستی بکەم وەڵی خۆی ئایتی بوارەکەی مامۆسایەکمان هەیە شتێکی جوانی و جاریکەوتی بەشەکەی ئێوە ئەوەی خۆشە ئێوە تەنها پێویستان بە سێشتە کۆمپیوتەرێکی باشتان لەبەردەستا بێ گونجاو نەزۆر گران بەها بێ نەزۆر کەم بەها بێ تەبیعی بێ و هەم ئینتەرنێتان لەبەردەستا بێ و یەکشتی تریش ئینگلیزی بزانن هەرەوەنە چوارەمیش ئیرادە یعنی تۆر ئیرادەکە و هەبێت بچی بە دوایە تاو یعنی لە هەر شوێنێک بێت لە هەر کاتە بێت تۆ توانی فێری هەر شتێک ببیت بۆ مەسەلەی ئەپلیکیشنیش تاوان پێویستە بە پرۆگرامینگە پێویستە بە زمانی ئینگلیزیە پێویستە بە داهاتەکەشە بە دڵنیاییەوە. باشە کاک ئەلەند زۆر گەنج هەیە لە بواری ترا ئەپلیکیشندانن بۆچی بە تایبەتی قورئانی پیرۆز و لە نەویشانە تەفسیرت هەڵبژار و کۆکردنەوەی ئەو تەفسیرانە ئایا ئەمە بەهۆی ئەوەی یعنی چۆنەڵی بەپەرۆشی خۆتەوە بوو بە بابەتەکە یان ئەوە سا هۆکارێکی تری هەبوو 2015 تقریبا ئەو کاتەکە داخلی دین بووم بە تەواوی طبعا من دیقەتم داوە مسلمانانی ڕۆژئاوا کە داخلی دینە بن چ ئەمریکا بێیان لە ئەوروپا بێ یەکەم سەرچاوەکە بیخوێنەوە ڕاستە خۆشنە سەر قورئان بە زمانی خۆیانی خوێنەوە بە وردی منیش بە هەمان شێوە ئەوانم کرد کە داخلی دینەکە بووم زۆر بە وردی سەیری کتێبەکەم کرد و بینیم کەلێنێکی زۆر گەورە هەیە لە شوێنەکان وەکو وتم ینی حەزم کرد
خزمەتێک زیاتر بە قورآنەکە بکەم چکە دیقەتمدا شتەکانی تر سەرچاوەکانی تریان بۆ نمونە لایەنەکانی تر خزمەتیان کراوە بەڵام قورآن لە ئەپستۆرە خزمەتی کەمتر کرابوو. چەندێک لایانی خێرەکەت لێک داوەتەوە بۆ پێیکە دڵنیاماین تۆ مسلمانی و هەچ کەسێکیش ئەم تەفسیرە بخوێنێتەوە بەشێکی لەو خێرە ئیشاڵایە بۆ بەڕێستان هەموو کەسانەشی کە هاوکارت بوونتیایە. ئەمە تا چەندێک گرنگە بۆ گەنجێک ڕەنگانی ئەمە زۆربەی کات بیر لە داهات بکەینەوە یان سرمایەک بکەینەوە بەڵام کاتێک بیر لە بابەتە معنەویەکانەکەینەوە بەهایەکی زۆر جوانترە بەخشێت. بەدڵنیاییەوە وەڵا حتمما کە بیرە زیاتر لەلایەنە معنەویەکە کردو لایەنە ڕۆحیەکە حتمما وزە و تاقەیەکی عەجیب پێەیە من الحەمدولله هەر ئەوەش بوو کە بەردەوامی پێدام و هاندەرێکیشم بووە هەتاکو ئێستاش کە بەردەوام بم حتمما هەرە دو ئەپلیکیشنەش نییە مەجموعە ئەپلیکیشنی تریشم هەیە هەر لە هەمان ئەکاونتی ئەپستۆر ئەوانیش هەر ئاینین دانێکیان ئەوەی واژە قورآنیەکانە هی جەنابی دکتۆر عومەر عەبدولعەزیز دانێک تریشیان پرسیارە بێوەڵامەکانە وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسیاری زۆرە سەبارەت بە گومان لەسەر ئاینی ئیسلام بەتایبەت لەلایەن کە مولحیدەکانەوە کە باڵین شایعاکرێت ئەوانە تازەکی دادناونیان ئەوانش کۆنن بەس واژە قورآنیەکان تقریبا ئەویش تازەیە ئەوی تریان کۆنە. ئەتەوێ ئەوانیش گەشە پێ بدەی بەردەوام؟ وەڵی گەشە پێدانەکە چییە شتێک نییە زیادی کەم یعنی هەر کتێبێکە و تاوارەوەنە کتێبەکە بەڵێ کۆپیکردنە شتی ترە ئەوانەی هەمووی تەیە بەس ئەمی قورآنەکە ئەکرێ بۆن بە بەردەوامی وەکوتم تەفسیرەکە گۆڕانکاری بەسەرابێ من خۆم ئەپلیکیشنێکی ترم هەیە لەلایەن خۆمەوە ئەو ئەپلیکیشنە بەس بۆ لای خۆمە لای هیچ بەکارێنەرێک بەردەست نییە تەفسیرەکەی خۆمی تایە یان بۆم ئەو بابەتانی تەیە کە باسم کرد بە پوختەی سوورەتەکان بە دڵی خۆم هەر کاتێ بمێت داتایەک دلیت کەم لای بدەم ئیزافی بکەم هەرچێک بێ بەدڵی خۆم لێرەوە ئەتوانم ئەپدەیتی بکەمەوە بە یەک دوگمە ئەنێرجێ بۆ تەواوی بەکارێنەران لە ماوەی 1 دقەیە کاتەوەیان بەس لای خۆت بەڵێ ئەویان بەس لای بۆ گەشە پێدان و دەستکاریکردن. کاک ئەلەند ئێمە لە کۆتایی نزیکە بینەوە حەزەکەم بە وردی و بەدرشتی بە جوانی ناوی ئەو ئەپلیکیشنانە بێنی بۆ بەکارهێنەران هەم ئەوانەی کە پێشتر کردوتە هەم ئەم دوو ئەپلیکیشنە بە تایبەتی کە زۆر گرنگە و تەفسیری قورئانە بۆی بەکارهێنەر بتوانە داونلۆدی بکەن. لە ئەپستۆرە ئەگەر ئەپلیکیشنەکان تاوان بەهۆی ئەوەی کە وشەی باڵین وشەیەکی کوردیتیە وشەی کوردیتیە لاتینی تاوان زیاتر زووترە ناسێتەوە ئەکرێ بنووسن هێوی عیزەت ئەحمەد بەنای ئەوە دامنا بەنای دایکمەوە ئەکاونتەکە HEVIEZZAT کە ئەوە نووسرا ڕاستەخۆم و ئەپلیکیشنەکان هێنێت بە دیاریکراویش وەکو دوو ئەپلیکیشنەکە قورئانی پیرۆز پەرتووکی خودا خۆی بەڕێە لەگە دەڵێن لەگەڵ قورئانی بە بەرز و بە پێس بەس لەسەر شاشەیە ئەبێ بە قورئانی بە پێس چکە بێ کورت بێ لەسەر شاشە ناوی ئەپلیکیشنەکە. زۆر باشە لەوانە ئەم ئەپلیکیشنانە دەستپێکێک بێ بۆ تۆ بیرت کردوتەوە لەوەی کە لە داهاتوودا ئەپلیکیشنی دیکە دابنیت یاخود هەر لە بواری ئاینیدا یاخود لە بواری جیاوازی دیکە دابێت؟ جانەوە پرسیارە زۆر بیرم لێ کردوتەوە ینی حەزم کردووە هەم ئاینی بێت و هەم نەئاینیش بێ ینی سوود بگەێنێ بە کۆمەڵگە بوون لایانی نیشتیمانی بێ لایانی هەر شتێکی تر بێ ینی بەس لە پلانما هەیە ئینشاءڵڵە بۆش داهاتوودا ئینشاءڵڵە ئێوە جارە خوێندکارن ئەمە تا چەندێک ڕێی ئێوە کاتەوە بە دنیای بەکارهێنەرە و بە تایبەتی پەرپێدانی ئەو ئەپلیکیشنانە ئەو بابەتانی کە پەیوەندی بە بەشێکی خۆتەوە هەیە و خوێندکارێکی کە چەندین ساڵە هەم بە ئەزمون هەمیش بە خوێندن ینی تۆ لەگەڵ بابەتەکە ڕۆشتی. وەڵی ئەپلیکیشن یەکێکە لەو بوارانەی تاوان ئەپلیکیشن و ئایش هەردووکی لە ئێستا ژیری دەستکرد دوو بوارن کە بەڕاستی پێویستە زۆر کەس گرنگی پێ بدات بە تایبەت ئەپلیکیشن من چکە هەموو کاتێ لەگەڵتایە لە هەموو شوێنە لەگەڵتایە وەکو بۆمە ئەپلیکیشنێکی سەر دەسکتۆپیان کۆمپیوتەر نییە کە تەنها لەسەر کۆمپیوتەرەکەت بەردەست بێت بۆیە ئەپلیکیشن تۆ هەموو کاتێ لە ناو گیرفانەکەتە لە هەر شوێنێک بێت ئەتوانی ئەکسێسە هەبێ بۆی دەست پێ بگەێنیت. باشە کاک ئەلەند ماشەڵڵا ئەزمونێکی باشەیە 4 ئەپلیکیشنت هەیە هیچ شوێنێک بۆ منە کافێک بێت ڕستۆرانتێک بێت یا هیچ کەسێکی دیکە بێت پێینەوتوی بۆ ئەپلیکیشنی تایبەت بخۆیان بۆ دروست بکەیت؟ پێشنیارم بۆ کراوە بەس بەڕاستی لەبەر بێمەجالی جامیعە زۆر نەمتوانیەوە کاتە لە داهاتوو ئەتوانی ئەکرێت ئەو بکەیتە پیشێ ئینشاءڵڵا. سپاس بۆ بەڕێز ئەلەند کاوالی قوتابی بەشی ئایتی کە لەمتەوە لەگەڵمانە بوو هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان ئەمەدەوی کە بینەران و بیسەرانیش بتوانن ئەو ئەپلیکیشنانە لای خۆیان دابوزن بەڕاستی کۆکردنەوەی چەندین تەفسیر لە ئەپلیکیشنێکە بۆ بەکارهێنان زۆر
جێی بەڕاستی دڵخۆشی ینی تۆ توانی باسانترین شێو ئەمە بەدەست پێ بۆ خۆت لە هەر شوێنێک شوێ توانی بەدەستی بخەی لەوەی کە کاتە بەتاڵەکانتی پێپڕ بکەیتەوە لە سەفەرێک جای ئەتوانی باش ئاسانترین شێوە لە مۆبایلەکەتە ئەو ئەپلیکیشنە بەکار بێنیت و هەم خێرێکت ئەگات هەم سودێکیش بە خۆت ئەگەێنی